ئێستا نەخۆشیەک هەیە حاڵەتێکی زۆر بڵاوە ئەویش گەڕانەوەی کرشەڵۆکی گەدەیە بۆ سوورێنسک دەمێ بزانم هۆکارەکەی چییە و چارەسەریشی چییە؟ ئەوە پێی دەرێن جێردس باشە گاسترۆئیسۆفێژە ڕفلێکس دزیز ئەوە چارەسەری دوو بەشە بەشێکی لە دەستە خۆتە لە دەست نەخۆشەکەیە بەشێکی عادی دکتۆریە ئەوەی عادی نەخۆشەکەیە ئەوەیە ساعتێک پێش نووسنی نانی نەخوا بالیفی برند بیتن خواردنی زۆر نەخوا لەگەر ناخواردن ئاوی زۆر نەخوا لەگەر ینی پێش و پاش قەیدێنە بەس لەگەری ئەوانێکە ئەو حالەتانیان هەیە و عیلاجی وەربگریتن عیلاجێکی ئاسانە پلاسیل حەبی دەخوا پێشنانی لەگەر نیکسێم حەبیان ئەوانەی کە تشاتی مەعدەکەم دەکەنەوە نیکسەمیان ئەمپرازۆڵە ئەوەی دەخواتن دیاری دەکە و چا دەبێتن بەڵام پێویستە فحوساتی دوو فەحسەیە پێویستە بیکاتن یەک سۆنەرێکی بکاتن بزانە ئایا بەردی زەرداوی نییە و دوو ناوزۆریش بکاتن ئایا بزانە قورحەکانی زۆریان کەمە حەسب حالەتەکەی عیلاج دەکرێت شتێکی ئاسانە زۆر باشە دکتۆر وەڵاهی ئێستا ئەمە ماوەی چەند کاتژمێرێکە پێکەوەینە باشە ماشەڵڵا ڕوت خۆش بۆ لەگەڵمان چون سەردانی نەخۆشمان کە هەر بە هەمان شێوە بووی هەندێک قسەم جێ لێ بۆ دەڵێن ئەتوو لە ڤیددیۆکان ڕوت زۆر خۆشە باشە بەس لەگە نەخۆشەکان ئەوهانی ئەو قسە تا چەند ڕاستە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کەمە ئینسانی ئینسان هەموو دەمە وەکو یەک حتا ئیماناتمان وەکو یەک نییە ئەلیمان و ساعە بالساعەیە ئەتوو تەماشا دەکەی یەکێک دێتن ئەم نانی ئێوارم نەخواردیە نێژە ئشارم نەکردیە برسیمە ماندیمە هیلاکم دێتن دەرێ دکتۆر یارمەتیم بدا عملیاتی مەعدەم لۆ بکە بە هیچ پارەشم نییە ئێچی پێ برێم یعنی ئەو نازانیتن ئەو هیچ لە ئیشەکەی تێ نەگەیشتیە ئەم دەمە یارمەتی بدەم بەس ئەو دێ پێم لێ دەنێ دەوێ بمشێلیتن نییە بەلاش بچێ خەستەخانەی حکوومەتی وەچی فایلی دەکەی 20,000 دەدەی ئەو هاتیتە ئێوکانە دەرێ پارەی سارەکەشم بدەوە پێت لێ دەنێتن یعنی ئیستیغلالت دەکاتن ئێچی پێ برێ ینی ئەو تێت ناگاتن کاتێک کە دەرێم ناکرێ عملیاتی مەعدە بڕینی بەلاژە بۆت بکەم دەوڵای دکتۆر ڕاز نەبووە دوێ دەرێن بە سەڵاواتی ئیشێ دەکەی ئەو نازانێ ئەمن عملیاتی مەعدە بڕینی لەو هەولێرەی بە 95 وەرەقەی دەکرا ئەمن بیکەمە 2 ملیۆن لۆ فەقیری خزمەتێکی زۆر گەورەم کردیە